ئاسۆ 19 ئەو مانگە دەستکردەی کە باڵادەستی سیخوڕی بۆ ئیسرائیل مسۆگەر دەکات. ئیسرائیل مانگێکی دەستکرد یاراستەی بۆشایی ئاسمان کردووە. مانگە دەستکردەکە ناوی ئاسۆ 19 و کەم وڵاتی جیهان ئەو تەکنەلۆژیایان هەیە. بەڵام ئاسۆ 19 بۆ کەشناسی و فەلەکناسی یان زانستەکانی دیکەی جیهان بینی نییە، بەڵکو بۆ باڵادەستی هەواڵگری و سیخوڕی مۆساد و شینبەتی ئیسرائیلە و دەتوانێت ئاراستەی بەکارهێنانی تەکنەلۆژیا گەورەکانی جیهانی مرۆڤیش بگۆڕێت. مانگی دەستکردی ئاسۆ 19 نوێترین تەکنەلۆژیای سیخوڕی و هەواڵگریە کە بە چەندین تایبەتمەندی جیاواز ئامادەکراوە. بەرپرسانی باڵای تەلەڤیڤیش بە یەکێک لە گەورەترین دەستکەوتەکانیان ناوی دەبن. ئامانجی سەرەکی ئاسۆ 19 بەڕێوەبردننی چاودێری بەردەوام و هاوکاتە بۆ ناوچە جیاوازەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەمەش بە مەبەستی بە دوواداچوونی هەڕەشەگەریەکان و ململانێ بەردەوامەکان لە ناوچەکە. ڕووماڵکردنی بەرپراوان و چاودێری چەندین لایەنە لە یەک کاتدا. پیشاندانی شوێنەکان لەو کاتەدا کە ئاسمان هەورە و تەنانەت باران دەبارێت و زیاترکردنی قەبارەی وێنەکان لە تایبەتمەندیە سەرەکیەکانی ئاسۆ 19 بەهێزکردنی استراتیژی و پەیامێک بۆ دوژمنانیش دروشمی پشت ئەم مانگە دەستکردەیە کە ئیسرائیل بەرهەمی هێناوە. بەڵام ترسەکە لە هەموو ئەمانە گەورەترەوەویش ئەوەیە کە ئاراستەی بەکارهێنانی ئەو مانگە دەستکردە بۆ ئامانجی دیکە و تەنیا لە بەرژەوەندی دەوڵەتی ئیسرائیل دابێت.